سڵاوی خۆی گەورەتان لەبێت خوێندکاران. لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین کەوا چۆن بۆ جەژن سەعی بکەن. ئەم ڤیدیۆیە ئەگەر بێت و خوێندکارێک بێت لە هەر قۆناغێک دەتوانیت سوودی لێ ببینیت. هەر بۆیە ئەگەر ئامادەن با دەست پێ بکەین. ئەگەر تۆ خوێندکارێکیت هیچ کێشەیەکت نییە لەگەڵ وانەکان و پۆلین و دوانزەنیت دەتوانیت هەر سێ ڕۆژێکی جەژن سەعی نەکەیت. بەڵام ماباسی ئەو خوێندکارانە بکەین کە سەعیان زۆر لەسەر بۆ تاقیکردنەوە لە هەمان کاتدا دەیانەوێت جەژنی خۆشیان بکەن. ئێستا سەرەتا باباسی قۆناغی سەرەتایی و ناوەندی بکەین. جگە لە پۆلینۆ دەتوانن لەو سێ ڕۆژی جەژنەدا ڕۆژی یەکەم جەژنی خۆتان بکەن و هیچ سەعیەک نەکەن، بەڵام لە ڕۆژی دووهەمدا لە دوای کاتژمێریەکی نیوەڕۆ دەست بکەن بە سەعیکردن بەپێ ئەو خشتەی ڕۆژانەی کە داتان ناوە. بەڵام دوو کاتژمێر سەعی بکەن و کاتژمێرێک پشوو بدەن، بەڵام نەک لە سەر یەک. واتە کاتێکیش سەعی دەکەن 25 خولەک سەعی بکەن، پاشان 5 خولەک پشوو بدەن تا دوو کاتژمێرەکە تەواو دەبێت. واتە تەواوی ڕۆژەکەت نزیکەی 4 کاتژمێر سەعیکردن دەکات. ئەمە ڕۆژی دووهەم. ئێستاش ڕۆژی سێمی جەژن بە هەمان شێوە لە دوای کاتژمێر 12 نیوەڕۆ دەست بکە بە سەعیکردن، دووبارە بەپێی زۆری و کەمی سەعیەکانتانە. زۆر جار خێزانە کوردەکان لە ڕۆژی جەژناندا لە بەیانیان و لە دوای ئێواران یاخود لە شەواندا دەچنە دەرەوە. هەر بۆیە تۆ دەتوانیت تەنها کاتی نیوەڕۆدا بنێ بۆ سەعیکردن. خوێندکارانی ئامادەی و زانکۆ پەیمانگاکانیش بە هەمان شێوە ئەگەر سەعیتان زۆرە یەکەم ڕۆژی جەژن تا کاتژمێر نزیکەی یەکی نیوەڕۆ سەعی مەکەن، بەڵام کاتژمێریەکی نیوەڕۆ تا ئێوارە سەعی بکەن، بەڵام شوێکی یەک کاتژمێری وەربگرن لە نێوانیاندا. هەروەها ئەگەر بێت و سەعیتان ما ئەوا دەتوانن شەویش یەک بۆ دوو کاتژمێری دیکە سەعی بکەن. بۆ ڕۆژی دووەم و سێمی جەژنیش بە هەمان شێوە. خوێندکارانی پۆلینۆ دوانزە ڕۆژی یەکەمی جەژن لە دوای کاتژمێر 12 نیوەڕۆ دەست دەکەن بە سەعیکردن تا کاتی ئێوارە، پاشان کاتژمێرێک بۆ دوو کاتژمێر دەتوانن پشوو بدەن. پاشان لە شەودا ئەگەر بێت و کاتان مایەوە دەتوانن سەعی بکەن، ئەگەریشنا پێویستە بخەون بۆ ئەوەی بۆ بەیانی زوو هەستن لە خەو سەعی بکەن. هەروەها پۆلینۆ ئاسانترا دەتوانن پشووی زیاترتان هەبێت. ئێستاش بۆ ڕۆژی دووهەم و سێمی جەژن بێگومان ئێوە هەر دەبێت بەیانیان زوو لە خەو هەستن و سەعیکەن، بەتایبەتیش ئەگەر لە ڕۆژدا سەعیتان پێدەگرێت. پاش ناخواردنی بەیانی و ئەنجامدانی کەمێک جوڵەی وەرزشی ئەوە دەتوانن دەستکەن بە سەعیکردن تا کاتی دوانی وەڕۆ، پاشان دوو کاتژمێر پشوو بدەن، دووبارە دەست بکەنەوە بە سەعیکردن تا کاتی شەو. خوێندکاران تێبینیەک ئەمانی کە باسمان کرد مەرج نییە 100% تۆ جێبەجێ بکەیت. هیچ دوو خوێندکارێک لە یەک ناچن. تۆ کەسێکی دەتەوێت تەنها دەربچیت ئەوا لە ڕۆژێکدا تەنها یەک بۆ دوو کاتژمێر سەعی بکە. خوێندکار هەیە دەیەوێت کۆ گشتی نیمرەکانی لە 180 کەم نەکات، بەڵام ئەمانجیشی ئەوە نییە یەکەم بێت. بۆیە پێویستە جۆرە خوێندکارانە نزیکەی 3 بۆ 4 کاتژمێر سەعی بکەن. بەڵام ئەوەی کە باسمان کرد بۆ ئەو خوێندکارانەیە کە هەم دەیانەوێت نمرەی بەرز بەدەست بهێن و یەکەم بن یاخود دووەم و سێم بن، یانیش سایەکی زۆرانە سەرکەڵەکە بووە دەیانەوێت ڕێکی بکەنەوە. بۆی تۆ ئازادیت دەتوانیت لەو سێ ڕۆژەدا هیچ سەعی نەکەی، بەڵام خۆت زەرەر دەکەیت ئەگەر سەعی زۆرت لەسەر بێت. هەروەها هیچ ڕۆژێکی تایبەتیشم بۆ پشودان بۆ خوێندکارانی پۆلی 9-12 دانەنا. سەرەتا پۆلی 9 تەنها چەند ڕۆژێکی کەمتان ماوە بۆ تاقیکردنەوە، بۆیە هەوڵ بدەن کاتی چوونە دەرەوەتان زۆر کەم بکەنەوە یاخود بیخەنە دوای تاقیکردنەوەکان. پۆلی 12 قرس نییە، بەڵام منهەجێکی زۆرتان لەسەرە، بۆیە ڕۆژێک بۆ ئێوە زۆرە. دەتوانن ئەو ڕۆژی پشووە بەسەر ڕۆژەکانی دیکەدا دابش بکەن، واتە لەبری ئەوەی ڕۆژێکتان بڕوە دەتوانن ڕۆژی کاتژمێرێک بۆ دوو کاتژمێر سەعی نەکەن، هەروەها پشوو بدەن. لەو باشترە ڕۆژێکی تەواوتان بڕوات، چونکە لەوسەر زۆر پەشیمان دەبن. ڕۆژێک بۆ ئێوە زۆرە. لە هەمان کاتدا چێژیش لە پشووەکە دووەرناگریت. هەر بۆیە ئێوەش بە هەمان شێوە چونە دەرەوە زۆرەکانتان بکەنە دوای تاقیکردنەوەکانتان. لە کۆتاییشدا بڕیا لە دەستی خۆتانە. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە. تا ڤیدیۆ داهاتوو بەخۆی گەورەتان دەسپێرم.